پاش تێپەڕبوونی چەند ڕۆژێک لە خەڵمەتی هەڵبژاردنەکان جۆش و خۆشیی زۆری لایەنگرانتانە بنرێ لەسەر جادە. بەدڵ سوپاسی هەموو کەسانە بکەم کە لە تاریخیە یاخود لەناو ماڵەکانی خۆیانەوە لەو هەڵمەتی هەڵبژاردنە بەشداریەکەن بۆ ئەوەی کە خەڵک هاتبن. دەکەنەوەی کە ئێستا کاتیەوە هاتووە بڕۆنە دەسەڵاتەوە. پێمان وایە ئەو قۆناغەمان تێپەڕان و ئێستا قۆناغی هاتۆتە پێشەوە کە خەڵک متمانەی خۆی ببەخشێ بە بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی دەسەڵات وەربێ. ئەگەر ئێوە دەسەڵات وەربگرن بە تعبیرەکەی خۆت خەڵکیشی زۆر دەدەکەن و خەڵکیشی زۆر سزا دەدەن و تۆڵە لە کۆمەڵە خەڵکەکەنەوە. و ئەمە نەریتێکە کە حیزبە دەسەڵاتدارە شمولیەکانی ئێستا دایانهێناوە. هەن پێیان وایە کە ئێوە دژی یەشێتین وەتانەوێ حیزبە هەڵووشن. قسە هەیە یاخود تۆمەتانە ڕاستاکرێکەوە ئەتانەوێ پارتی لە ناوبەرن. لە استراتیژی ئەمە لە ناوبردننی هیچ گروپێکی بچووک یا گەورە نییە. ئێوە خۆتان بە چ فەلسەفەیەک دەسەڵات لە کوردستانە بن بەڕێوە؟ ڕەنگە ئەوە ناکۆچی سەرەکی بینی ئەم لایەنەکانی تر بێت بەتایبەتی پارتی. ئەم جارە یاخود ترس لەم قۆناغەدا کاریگەری ئەبێت. یعنی بە معنایەکی تر پێم وایە ئەو ترس و تۆقانەی کە جارەکانی تر بەکارێنێنە ئەم جارە ناخواتەوە. نوشوە مستەفا کە نەخۆی داوای پۆستەکەوە تەنانەت نەکەسە نزیکانی ئەچێتە پۆستەوە چی دابوو لەوەی کە بکەوێتە ئەمە ملانێ و لەگەڵ یەشێتی و پارتی لە کاتێکە ئەگەر لە سەراسی شخصی خۆی داوای هەرچیشی بکردایە هەرچیشی بیستایە بۆیان نەکرد. کە دەستمان کرد بەکاری سیاسی و دوای تریش دەستمان کرد بەکاری پێشمەرگانە کەس چاوەڕێ ئەوەی ناکرد لە پاداشتی ئەوەی کە چەند ساڵێک خەباتی سیاسی کردووە بەبێ بۆ وەزیر. ڕوبەڕوو لەگەڵ نەوشیروان مستەفا پێنجشەممە 7:15 خولەکی شەو بە کاتی هەولێر.